ڕێکخراوی خێرخوازی سۆمای چاوان بۆ سەرپرشتی منداڵانی بێباوک بەردەوامە لە هاوکاری و خێزانانەی منداڵی بێباوکیان هەیە. لە ئێستاشدا بەهۆی قەدەغەکردنی هاتوچۆ و لە چوارچێوەی ڕێکارە خۆپارێزیەکان ڕێکخراوەکە خۆی بە ئەرکی گەیاندنی کۆمەک و موچەی مانگانە بە ماڵەکان هەڵدەستێت. سەرپەرشتیارانی منداڵە بێباوکەکانیش دووپاتی دەکەنەوە. لە ئێستادا زۆر پێویستیان بە هاوکاریە و بەتایبەت لە دۆخی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا وای کردووە سەرچاوەکانی دیکەی داهات لەدەست بدەن. زۆر مەمنونین لە سۆمای چاوان مساعدە و هەتیمانە دەکا ئینشاڵڵا لەو قەزا بەڕای دنیا دوور بن. ئێستا زۆر پێویستمانەیە، زۆر بەخۆی محتاجین یخوای بتڵە زەیتێکمانێ لە ماری هیچمانێ لە مارێمە زۆر مەمنونین ئەو پارە و مساعدەمان دەکەن. دەستخۆشییان لێ ئەەکەم کە من لە ماڵەوە هەتیوم هەیە پیاوی کە منداومە تا ئیستاکە ئەمە ئەوەڵ ئازوقێ من وەری دەکرم ناوم لە هیچ شوێنێ نهاتوەوە حەزیش دەکەم بێن سەردانی ماڵەکەشم بکەن بزان بەزعم کووە. ئیستاکە من زۆر مەمنون و ئەزانم ئیتری عنم منە یەک دەفتەریان داوەت پێویستان پێدا لە پێویستم پێ ئیستا خۆسکتەی بەو جیرانم پرسیار کە دوێنێ یەک دانە ڕۆنی ئەو دایە پێم. یەکێک لە بەرپرسانی ڕێکخراوەکەش دەڵێت پێویستە لە ئێستادا خێرخوازان و خوا پێداوان زیاتر هاوکاریان بن. بەو پێی لەم دۆخە خەڵکێکی یەکجار زۆر چاویان لە دەستی خێرخوازان و خوا پێداوانە. ئێمە وەکو سۆمای چاوان مانگانە هاوکاری بێباوکان دەکەین هەموو مانگێک بێباوکان بخۆیان داهاتن بۆ دایرەکەی ئێمە و موچیان وەردەگرت و گۆشت و ئەرزا خەمدۆشتیان وەردەگرت لەبەر ئەم مەسەلەی کۆرۆنایە نەیانتوانی بێن بۆ دایرەکەی ئێمە. ئەمڕۆ ئێمە دەستمان کردووە بە گەڕان یعنی هەر ڕۆژە و یان دوو ڕۆژارێک دەرەچین بۆ محەلەیەک بۆ خۆمان هاوکاریەکان و ئەرزاقەشان بۆ دەگەین ناو شوێنەیە. ئەمڕۆ لە گەڕەشی بنەسلاوین هاتوین ئەو مەجموعەمان لێرە کۆکردوێتەوە هاوکاریەکانی ئێمە تایبەتە بە بێباوکان ئەو بێباوکانەی کە هەم بێباوکن هەم هەژارن دەستیان کورتە و وەزیان زۆر خراپە. داوا لە خێرخوازان دەکەین ئەمڕۆ هیممەت بکەن لەبەر ئەوەی خەڵکەکە زۆر برسیە بەتایبەتی ئەو بێباوکانە کە ئێمە تەمەشایان دەکەین زەرگن لە گەردێشێ مناڵە نازانی یعنی دایک پارە هیان دایک پارەی نییە داوا دەکات دەرێدایە پارە. سۆمای چاوان یەکێکە لە ڕێکخراوە خێرخوازیە مەدەنیەکان کە ڕۆڵی پردێکی پەیوەندی لە نێوان خێرخوازان و خێزانانە دەبینێت کە سەرپرشتی منداڵانی بێباوک دەکەن. لە ئێستاشدا تەنیا لقی هەولێری ڕێکخراوەکە کەفالەتی زیاتر لە 500 خانەوادای خاوەن منداڵی بێباوک دەکات. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.